سلێمانی بەڕێزان لەسەر پرسی مادە هۆشبەر و کاریگەریەکانی لەسەر تاک و کۆمەلگا و چۆنێتی بەرەنگاربوونەوەی دەوەستین و لەگەڵ بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونی گفتوگۆی زیاتر دەکەین. کاکە هەستیار سڵاو لێبێت و بەخێر بێ و جەژنت پیرۆز بێ. سڵاوتان لێبێ و کاتتان باش. جەژن پیرۆزی لە تاوی موسڵمانانی جیهان و بەتایبەت هەرێمی کوردستان دەکەم. هیوادارم جەژنە بێتە مای ئاشتەوایی بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و بێتە هۆی بژانەوەی ژیانی هاونیشتمانانی هەرێمی کوردستان. کاکە هەستیار ئەمڕۆ وەک ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان دیاری کراوە. دەکرێت بپرسین مادەی هۆشبەر چ مەترسیەکی لەسەر جیهان دروست کردووە تا جیهان بەگژی دابچێتەوە؟ بەڵێ دەستا خۆش بێ بۆ ئەم بابەتە، ینی بەڕاستی جگەی ڕێز و تەقدیرن، چونکە گرنگیدان بەم بابەتە یان یەکێکە لە باشترینە و توێرانی کە پێویستە ئێستا لە ڕاگەاندنەکانەوە کاری لەسەر بکرێ. لانی مادی هۆشبەر بەکارهێنانی مادی هۆشبەر ئێستا لە جیهانە لە دوای تیرۆر ئەژمار دەکرێت، ینی لە دوای مەترسی تیرۆر مادەی هۆشبەر ئەژمار دەکرێت. ئەویش بە هۆکاریەوەی کە توشبووی توشبووی مادە هۆشبەرەکان، ینی بە جۆرێکە کە سەرتاپام تاکە بەرەو شکست دەبات، بەرەو لە ناوچوونە بات و زۆر جار شەی خێزانەکەش گیرۆدە دەکات و کاریگەری بێتە سەر ئاستی کۆمەڵگاش. بۆیە لە ئاسی جیهان و بەو پیوەری کە مەزندەکراوە توێژینەوەی لەسەرکراوە مادەی هۆشبەر لە دوای تیرۆر ئەژمار دەکرێت بە پڕمەترسیترین ئەو تیۆرانەی ئەو بابەتانی کە پێویستە کاری لەسەر بکرێت. زۆر باشە کاکە هەستیار، چیوە دەکات مرۆڤ پەنا بۆ مادەی هۆشبەر بەرێت لە کاتێکە دەزانی ئەم مادەیە هەستەکانی دەخاتە ژێر پرسیارەوە، مرۆڤ بوونی دەخاتە ژێر پرسیارەوە، بێئاگایی تووشی بێئاگایی دەبێت، تووشی دابڕان دەبێت لە کۆمەلگا، تووشی دابڕان دەبێت لە کەس و کارەکەی خۆی، بۆ پەنای بۆ دەبات. بەڵێ لە ڕاستیان زۆر هۆکار هەیە بۆی کە تاکێکی ئەم کۆمەلگای ئەمە یاخود هەر تاکێکی تر پەنابەرە بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود ئاڵوودەبوو. ئەمیش لە گرنگترینانەوەیە کە کەمی هۆشیاریە. من بە پێچەوانەوەی جەنابەتەوە باسیەکەمەوەی کە زۆربەی زۆری تاکی کۆمەلگای کوردی ئێمە هۆشیارێکی زۆر کەمی هەیە سەبارەت بە بەکارهێنانی ئاڵوودەبوو. ئەو زۆربەی کاتێمە لە زۆربەی ئەوانەی کە مامەڵان لەگەڵاکەن یاخود ئەو توێژینانەی کە سەلماندوویان ئەوان باس کردووە، زۆربەی زۆری ئەو تاکانە سەرتا بەس ویستیانە تاقیب بکەنەوە، سەرتا ویستیانەوەکو بەس ئەوەی شتێکی گەنجانەیە خۆ شتێکەیە کە لەبەردەستیانە ویستیانە تاقیب بکەنەوە. بۆیە یەکێک لە گرنگترین ینی یەکێک لەو هۆکارانەی کە ئەم تاکانە بەکاردێنن ئەوەیە کە نەبوونی تەوعیە، نەبوونی هۆشیاریە سەبارەت بەوەی کە چ زیان و زستێکەوتێکی دەبێتەوە سەبارەت بەم تاکە. بۆیە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ئەوە یەکێک لە گرنگترین هۆکارەکان بۆ دابنن کە کەمی هۆشیاری خێزانەکان سەبارەت بە بەکارهێنانی هۆدە هۆشبەرەکان وای لە کردو کە ئەم گرفتە گەورەی ڕوو لە کۆمەلگای کوردی بکات. ڕاستە لەوانەیە ئێمە زۆر جار هەیە لە زۆربەی شوێنەکانەوە باز لەوە کرێت کە مادەی هۆشبەر خراپە، دەرکەوتەکانیەوەی خراپە، بەڵام بە شێوازێکی علمی بە شێوازێکی پراکتیکی یاخود بە شێوازێک بێت کە عەمەلی بێ بچێتە ناو ناخی تاک بە تاکی کۆمەلگای کوردیەوە یاخود بچێتە ناو خێزانەکانەوە ئەم ڕۆشنبیریە بڵاو بکرێتەوە بە ناو خێزانەکان، ئێمە نیمانە تەنها بەس بە نەزەریات بە شێوازێک ئێمە باز لەوەکەین کە ئەمە خراپە. بۆیە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر لای تاکەکان نەبوونی هۆشیاریە. خاڵی دووەم ئەگەر ئێمە باسی بکەن نەبوونی لایەنی مادی خێزانی نەبوونی لایەنی مادی ینی خێزانەکانی کۆمەلگای کوردی بەتایبەت کە ئێمە سەخت لەسەر کۆمەلگای کوردی بکەین. بۆچی لەبەرەوەی لایەنی مادی یەکێکە لەو فاکتەرانە، یەکێکە لەو هۆکارە بەهێزانەی کە تاک وا لە دەکات کە گیرۆدەی دەستی بیرکردنەوەکانی خۆی بکات، ینی بە جۆرە بیر لە خۆی بکاتەوە کە نەتوانێت بژێوی ژیانی خۆی یاخود ئامانجەکان یاخود هەموو پلانێک کە دایناوە دابینی کا بۆ ژیانی حیاتی خۆی. بۆی بیرکردنەوەش لەم لایەنە، بیرکردنەوەش لەم حاڵەتە یەکێک لە هۆکارە زۆر بەهێزەکان دانرێت بۆی کە تاکێک کێشەی تووشی ئاڵوودە بوو بێ یاخود بەکارهێنانی مادی هۆشبەرەکان بێ. بۆیە ئەمانە دوو هۆکاری زۆر بەهێزن کەوا لە تاکێک بکات تووشی ئاڵوودە بوو بێ. بۆ چەندین هۆکاری تریشمان هەیە، لەوانە کێشەی کۆمەڵاتیمان هەیە. لەوەش زۆر جار ئێمە لە ناو خێزانەکانە بۆ دەربازبوون ئەم تاکە لە دەربازبوونی لە کێشەکەی خۆی یاخود بۆ ئەوی کە وەکو فریاد ڕەچێ فریای بکەوێ هانا چۆن زۆربەی کاتێ لە ناو تاکەکانە هانا بۆ مەشروب و بۆ جگەرە و بۆ ئەم شانە دەبرێن مخدراتیش بە هەمان ئەو شێوازە وا لە تاکەکە ئاکات بۆ ئەوی کە وا بزانێت کە چارەسەری کێشەکەی لە لای مادەی هۆشبەرەکانە و مادەی هۆشبەرەکە بۆ جۆرە بەکاردێنە بۆی کە وا بزانێت کە چارەسەری کێشەکەی بۆ کات. بۆیە باشە کاکە هەستیار کۆی ئەو کارەساتانەی یان ئەو مەترسیانەی تووشی ئەو کەسی بەکارهێنەر دەبێت یان کۆی کێشە کۆمەڵایەتیەکانی کە تووشی کەسی بەکارهێنەر دەبێت چین؟ بەڵێ دەست خۆش بۆ ئەم پرسیارە. من بە فعلی ئەمە بە فعلی لە ناو پرۆسەیان کاتێک کە تاکێک ئاڵوودە بێ لە گرنگترین شتەکانەوەی کە هیچ پارێکی پێ نامێنە، خۆی پارەی پێ نییە، بەڵام هیچ پارێکی دریشی پێ نامێنە کە لە دەست خێزان و خانەوادەکەشی بستێنە.
یعنی پارەپایاکردن هەوڵدان بۆ دەستهێنانی پارەپایاکردن بۆ ئەوەی کە بڕێ مادەی دەستکەوی پێی بچێشێت گەورەترین گرفتە زۆر جار هەیە وا لەم تاکاکات هەوڵدا بە ڕێگەی ناشەرعی پارەپاکە بۆی کە ئەو مادەی بەدەستکەوێت ئەمە یەکێک لە گەورەترین کێشەکانی خێزانە زۆر جار هەیە ئەم تاکە کاتێک هەوڵدەدا بە ڕێگەی ناشەرعی ئەم پارەپاکات بۆ دەستکەوتنی ئەو بڕەمادەی کە ئەو دیهێوێ قەنەعەتی پێ بکات وای لێکە کە تووشی ڕێگەی ناشرین ببێت کە تووشی ڕێگەی ناشرین بوو یاخود ڕێگەی ناتەندروستی بەکارێنا ئەم سادرە ئەم کەسە وای لێ کە بژگیرە و بخرێتەوە بەندیخانەکانەوە کاتێک کە دەخرێتنەوە بەندیخانەکانەوە زۆر جار هەیە ئێمە زۆر جارێ قسەمان لەگەڵا کردوون ئەم کەسانە توانای ئیرادەدانیان نییە توانە بڕوانە متمانەبوونیان بەخۆیان زۆر لاواز دەبێتەوە ناتوانن خۆیان کۆنتڕۆڵ بکەن ناتوانن وەکو تاکێک خۆڕاگر بن بەرامبەر بە هەموو کۆسپەکانە ناتوانن ئەرکی پیاوەتی ئەگەر پیاو بێ ئەرکی پیاوەتی بەرامبەر باوەسەرەکەیە جێبی دابی بکات و بە هەمان شێوە گەژنیش ناتوانێت هەمان ئەو ئەرکێت دابی بکات بۆیە وا لەم کەساکە زۆر جارێ خێزانەکە بە تەواتی شیرازی خێزانەکە تێگەشکێنێ وا لە مناڵەکانی دەکات وا لە هاوسەرەکەی دەکات بە تەواتی لی بێزار ببن چوە کاتوماتی نییە ناتوانێت وەکو پێویست سێتەرەکە بەسەر ئەو وەزعەیە کە ئەو هەیەی زۆر جاریشێ وا لە خێزانەکەی دەکات لەبەرەوەی ئەم وەکو پیاوێک ناتوانێت ئەرکی بەرپرسیارەتی هاوسەرەکەی جێبەجێکە وای لێکە کە زۆر جارێ خێزانەکانیشی لێجا دەبێتەوە بۆیە بە شازە گشتەکە ئەوەیە کەم تاکە وا لەم تاکاکات یا بێ بخرێتنەوە بەندیخانەکانەوە یاوە لەوە کار کە لەگەڵ هاوسەر و مناڵەکانی جیا بێتەوە یا ڕێگەی ناشەرعی بەکاردێنێت بۆ بژێوی ژیانی خۆی زۆر جار هەیە زۆر کەسمان هەیە لەم کەسانە لەسەر ئاستێکی باڵا یعنی ئیفلاسیان کردو بۆ دەستکەوتنی بڕەمادەیە ئەو بە هەر نرخێک دەستێکەوەی کێشەی نییە زۆر جار هەیە لە بەشێک لە توێژینەکانی شەوی سەلماندووە جاری وایە کەسەکە بە هەر ڕێگەیەک بێ زۆر جارێ بە ناشرینکردنی پێگەی کۆمەڵاتی خۆی و خێزانەکەشی بێ باریک ینی کێشەیەکی توێنێ بەس بۆی کە مادەکەی دەستکەوێت بۆیە دەکرێت هۆکارێک بە هێزەکانیش ئەمە بن کە کاتێک کە تاکێک قسە لەسەر ئەوواکە کە مادەی هۆشبەر چی بەسەرایەنێ ینی بە شازێکی تر ئەو پەڕی ناومێدیەکە شیرازی خێزانەکەی ڕاستی تێگەشتێت کاکە ستیار چی بکرێ بۆی ئەم حاڵەتە بنەبڕ بکرێ یان سنووردار بکرێ لە چوارچەوەیەکدا قەتیز بکرێ یان دەمەوێت بپرسم ڕێگاکانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر چییە؟ بەڵێ لە ڕاستیە زۆر هۆکارمان هەیە بۆ ڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو کەسانی کە ئاڵوودەبوون و کەسانی کە مادەی هۆشبەر بەکاردێنرێت ینی لە گرنگترینیان بوونی هۆشیاریە ینی بڵاوکردنەوەی هۆشیاریە بە شازێکی زۆر گشتگیر و سەرتاپەی ینی وا بە جۆرێک بێکە ئەگەر بکرێت لە ناوەندەکانی خوێندنەوەی دەست پێ بکەین زۆر کارێکی باشە لەبەرەوەی کە خێزانەکانی ئێمە لە ڕووی تەوعیەوە سەبارەت بە بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ئاستێکی سەرەتاییان یانی زانیاریکە ئەوتوان نییە ئێمە زۆر جارەیە لێرە لەوێ بیستێ یا پێشەوەی کە بێمە ناو بەرنامەکەی بەڕێستانەوە گوێم لەوە بوو کە گوێم لەوە بوو ینی لە راپۆرتێکا باس لەوە کرا کە ئەم کەسانە ناتوانن چا بکرێنەوە بە دڵنیام منیش هاوڕام ینی چاکردنەوەی کەسێک کە بۆ ئاڵوودەبووە پێویستی بە تەریقەیەکە پێویستی بە ڕێگە چارەیەکێک کە بە جۆرێک بێت کە بەرنامە ڕێژیدا بکرێ کەسی ئاڵوودەبوو بە کەسی نەخۆش ئەژمار بکرێ ئێمە چەندین جار لە بەرنامەکانە یاخود لە وەرکشۆپ و سیمینارەکانە یا لە هەر شوێنێکە کە باگێش کرابی لەسەر بابەتەمە قسەمان کردووە کەسی ئاڵوودەبوو کەسی نەخۆشە یعنی کەسێک نییە کە بۆ تاوانبار بێ بە تاوانبار لە قەڵمی بێت چکە تۆگە بە تاوانبار لە قەڵمی دێ بخیتە ناو چاکسازەکانەوە دوای سێمانگە تاوی کرد بە هەماشەوە چەنە حکومەکە ئێتە دووبارە بەرداوام دەبێت لەسەرەوە بۆ ئێمە پرۆسەیەکە پێویستی بۆیەکە لە ڕێگەی کەسی ئەکادیمیمەوە شوێنێکی تایبەت دابین بکرێت بە ئەو کەسانی کە ئاڵوودەبوون لە شێوازێکی بەندیخانە بێت یاخود لە شێوازێکی هەر شێوازێک بێ بەرجۆرە بێت کە ئەمانە سەیتەرە بکرێن دەست بخرێ بەسەریانە دکتۆری دەرونی توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی و زۆر جار پێویستی بە مەلای ئاینیە پێویستی بە شوێنێک ینی پێویستە بە شوێنێک بێ ئەمە بە پلان بۆ ماوەی چەندین مانگ پێویست ئەم کەسە تا پاک دەکرێتەوە لەو مادەی کە بەکسەری هاتووە نەگەوەی کە بۆ لە کەسێک بێ لە ناو شوێنێکا بڵێ وەڵاهی من حکمیە دەم 2 مانگ یاخود 3 ساڵ یا 4 ساڵ بڵێ وڵایم کەسە پاک بێتەوە بەکاری نانە نەمخ بەداخەوە ئێمە زۆر جارێ گەورەترین کێشەمان ئەو کەسانن کە ئاڵوودابوو بدرێن ڕاستە ئێستا قانونەکە بۆ جۆرێک کە بێ سزا بدرێن بخرێنەوە بەندیخانەکانەوە بەڵام ئەمە چارەسەر نییە چارەسەری ئەم کەسانە پێویستی بۆ بە ڕێگەیەکی بەرنامە ڕێژی تۆکمە لە ڕێگەی کەسی پسپۆڕ لە شوێنێکی تایبەتەوە دابدرێت بۆی کە بەڕاستی چارەسەری کێشەی ئەمانە بکرێت سەرڕای زیادبوونی مەترسیداری ئامارەکان بەڕێوەبەری هۆبەی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی کە ئەم شەو دیدارەکەی لە پەیامەوەدا دەبەزێ ئاماژە بۆ دەکات کە سەرڕای کە زیادی کردووە بەهۆی سزاکانی ئەوانەوە کە ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردێنرون و دەستگیر کراون و خراونەتە زیندانە و هیچ کەسێک چارەسەر نەبووە بەڕاست بۆ چارەسەر نەبووە ئەی زیندان تەنها بۆ سزایە یان بۆ چاکسازی ئەو تاکانەیە بەڵێ ئەساوی کە ئێستا من ئاماژەم پێداوەیە کە ئێمە ئەبێ بگەینەوە قەنەعەتە
ئەبێت هەموو کەس ئەکادیمیەکان بگەنەوە قەنعاتە کۆمەلگا تێبگەنین کە ئەم کەسە چۆ تێگەنی کۆمەلگا زۆر مهمە تێگەنی خێزانیش زۆر گرنگە لەسەر بابەتە ئێمە ئەبێ هەموو کۆمەلگا تێبگەین ئەم کەسانە نەخۆشن ئەم کەسانە پێویستە بە نەخۆش ئەژمار بکرێن پێویستە وەکو نەخۆش مامەڵا لەگەڵا بکرێ وەکو تاوانبارێ وەکو مجریمێ نابێ بەم شازە ئەژمار بکرێت بۆیە ئەو بەڕێزەش تا ڕادێک یعنی لەگەڵ قسەکانی هاوڕام چاکسازیەکانیش بە هەماشەوە ناتوانن وەکو پێویست ئەمانە بەڕاستی ڕێبخنەوە بخرێنەوە ناو کۆمەلگا بۆیە ئەمە نەخۆشن ینی زۆر جار شتێکە بڕۆی پرسیار لەو بەڕێزایی ناو چاکسازیەکانی بکەین ئەوانش هەمان ئەو گیرۆدە و هەمان ئەو گرفتان هەیە کەم کەسانە نازانم بە چی میکانیزمی مامەڵە لەگەڵ کەسانە دو پرسیارم هیوادارم بە کورتی وەڵام دێوە ینی پێدوانی حاڵەتێک ئەمە تۆمەتبارکردن نییە و ئەمە هیچ بەڵگەیەکیش نییە بەڵام دەشێ حاڵەتێکی ڕێکخراو نەبێت بۆ ئەوەی خەڵک تووشی مادەی هۆشبەر بکرێت تووشی ئەو شێرپەنجە ئەو لۆ سەرەتانیە بکرێت بۆ ئەوەی ئاگای لە حاڵی خۆی نمێنێ ئاگای لێ نمێنێ کە چێ سەرپەرشتی دەکات چێ لە وڵات سیاست بەڕێوە دەبا و ئیتر نەتوانێت لە خۆی بپرسێتەوە بەڵێ من دەستخۆشی لێ یەکەم بۆ پرسیارە هەر بەڕێزێک هەر سیاسێک هەر کەسێک وابیر بکاتەوە دڵنیاتان نەکەمەوە ڕۆژێک دەبێت کوڕەکەی خۆی و کچەکەی خۆی و خانەوادەکەی خۆشی توش دەبێت وەکو هەمان خوارد هەمان شتەکانی ترکار کەسێک وابیر بکاتەوە کە ئەمە بۆ خافڵکردنی گەنجەکانە بۆ تێکدانی گەنجەکانی ناو کۆمەلگا ئێمە یاخو بۆ گیرۆدەکردنی خێزانەکانە بەم جۆرە دڵنیاتان نەکەمەوە ڕۆژێک دێ هەمان ئەو کەسێک کە وابیرەکاتەوە هەمان ئەو کەسەش گیرۆدەی دەستی ئەم بابەتا بێت بۆ هیوادارم کەوتی ڕوان نەگەر لای هەر سیاسێکە بێ ئەگەر خوا نەخواست لە هەر کەسێک بەم جۆرە وابیر بکاتەوە هیوادارم کەوتی ڕوانی لێ بگۆڕدرێت چونکە بەڕاستی تێکدانی کۆمەلگا تێکدانی یەک تاکی لە ناو کۆمەلگا یانی تێکدانی خێزانەکانە تێکدانی کۆمەلگایە بۆیە هیچ کەسێکمان سوێنە لە داهاتووە ناتوانین قازانج بکەین لە تێکدانی خێزانەکانمان یاخود لە تێکدانی کۆمەلگاکەمان بۆ هیوادارم هەمومان بەبێ جیاوازی هەمومان بە یەک شعارێک بە یەک شێوازێک مامەڵە بکەین سەبارەت بۆی کە بە یەک ڕوتینێک هەوڵ بدەین بۆ هۆشارکردنەوەی تاکی خێزانەکانی کۆمەلگای ئێمە بە جۆرێک بێ کەوا بێ هەمومان دەستمان هەبێ لە پرۆسەی چارەسەرکردنی ئەم کەسانەی کە پیان دەوترێت نەخۆش بەدەست بەکارهێنانی ئاڵوودەبووە. بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونی زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێستان. زۆر سوپاس.